چێشتخانەیەکی تایبەت بە پەیڕەوکارانی سیستمی خۆراکی کیتۆیە لە شاری سلێمانی و لەم چێشتخانەدا جگە لەو خۆراکانەی کیتۆ ڕێگەی پێداون هیچ خۆراکێکی تر بەردەست نییە. خاوەنی چێشتخانەکە مەزن جەمیلەیە کە خوێندکاری کۆلێژی پزیشکیە. بەڵام بە تایبەت لە ساڵی 2020 لە سۆشیال میدیا بە تایبەت ڕۆڵی سەرەکی هی من بوو کە بە شێوەیەکی بەربڵاو بە دەیان هەزار کەس ڕویان لە کیتۆ کرد. بەڵام پێش منیش هەندێک پزیشکی ترە بوون بەڵام زیاتر لە کلینیکەکاندا باسییان دەکرد نەوەک لە سۆشیال میدیادا. کیتۆ سیستمێکی خۆراکیە و لەم سیستمەدا زیاتر پشت بە خواردنی چەوری و سەوزە و هەندێک لە چەرەسەکان دەبەسترێت. خواردنی کاربۆهیدرات و شەکر و شیرینی و دانەوێڵەکان لەم سیستمەدا ڕێگە پێدراو نین. خۆی لە ڕاستیا سیستەمی کیتۆ ئەوە نییە کە تەنها چێشی پێدا بەزێنی بەڵکو لایفستایلە، گۆڕینی سەرچاوی وزەیە، گۆڕینی سیستەمی ژیانە، یان دوورکەوتنەوەیە لە هەموو ئەو خواردنانەی کە لە قوتو ئەندرێن، دوورکەوتنەوەیە لە هەموو ئەو دانەوێڵە و میوە و بەرهەمانەی کە کاربۆهیدرێتیان بەرزە، هەنا تەنانەت هەنجون و خورما و پەتاتە و جگە لەوەش مەسەڵەن شەکری سپیشێکێکە لە خواردنانێکە لە کیتۆدا ناخورێ. سەرچاوی خۆراک لە مرۆڤێک کە سیستەمی کیتۆ پەیڕەوکە بە دەرەجەی یەک یان پێش هەموو شتێک چەوری حیوانیە، ئەو چەوریە کە لە ناو ئاژەڵدا هەیە، لەشی ئاژەڵدا هەیە، ئیتر چی پەلەوەرەکان بێ، چی مەسەڵەن شیردەرەکان بن وەکو مەڕ و مانگاوانە، چیش مەسەڵەن بڵێن ئاژەڵە دەریاییەکان بن وەکو ماسی و ڕۆبیان و ئاژەڵەکانی تر. لە هەمان کاتدا لە سیستەمی کیتۆدا سەوزەکانیش ڕێگە پێدراون و بەشێک لە ناوکەکانیش با بڵێن سەرەزەکان ئەوانیش ڕێگە پێدراون لەبەرەوەی ڕێژەی کاربۆهیدرێتیان کەمە و ڕێژەی چەوریان بەرزە. ژمارە و کەسانەی پەیڕەوی سیستمی کیتۆ دەکەن لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونن. زۆر بەشیان دەیانەوێت سوود لەم سیستمە وەربگرن بۆ دابەزاندنی کێشی لەشیان. من کێشم 149 کیلۆ بوو، 3 مانگە کیتۆەکەم هاتوومە سەر 132 کیلۆ. من زۆر گرفتی تەندروستیمە بۆ وەکو زەخە شەکرە ئەمانەم هەبووە هیچیم نەماوە سوپاس بخۆ. ئەو شتانەم هیچی نەماوە من ئێستا. یعنی شەکرەکەم بگرێت داژە بەزە ئێستا بەبێ عیلاج. سەختەکەم نەماوە، چەوری خوێنمە بوو نەماوە، چەوری جگەرمە بوو نەماوە. تا کەسێک کە خۆی کیتۆەکە سوودی زۆری لێبینێ دەوروبەریشی فێرەکە، خانەوادەکەشی دێنێتە ناو کیتۆ. ئێستا من بنەماڵە ئەناسم بە بنەماڵەوە کیتۆکەن، ینی لە یەک بنەماڵەدا نزیکەی 20 کەس کیتۆکەن. تا ساڵی 2020 من ئەوەی کە ئاگام لێبوو ژماردم نزیکەی 10,000 کەس قسەیان لەگەڵ من کردبوو جگە لە ساڵی 2021. یعنی من ئێستا پێشبینیەکەم لە کوردستان زیاد لە 10,000 کەس نزیکەی 10,000 بۆ 15,000 کەس کیتۆ بکەن. بۆ من چیتۆ پەیوەندی نییە بە قەڵەوی و زعیفیەوە ڕەنگە پەیوەندیە بێ بە هەنی فرازاتی نەخۆشی شەکرا زەخەت وە کۆمەڵێشتی تر. خۆشبەختانە من نە شەکرەشمەیە نە زەختمەیە نە هیچ جۆرە نەخۆشیەکمەیە. بەڵام پێم وابێ چیتۆ شتێکی ساغڵەم و تەندروستە ئینسان دەتوانێت خۆی لەگەڵا ڕابێنێ و جەستێکی تەندروست و باشێ بێ و ئیلا ئاخری هیچی تر نییە لەوە زیاتر. ئەگەرەتیوە تەندروستیت باش بێ ئەوە جەستەیەکی باشە دەبێت من ڕێنمایی هەموو کەسێکم ئەمڕۆ چیتۆ بکە. مەزن جەمیلە کە گروپێکی گەورەی لە سۆشیال میدیا دروست کردووە و هەوڵی زیادکردنی ژمارەی پێڕەوکارانی سیستمی کیتۆ دەدات. لە پاڵ ئەوەشدا 2 چێشتخانەی کیتۆیی لە شاری هەولێر و سلێمانی داناوە. وەم بە شێوەیەکی بەربڵاو بە خۆڕایی کۆمەڵێک لایڤی زۆرم هەیە کە هەموو زانیاریەکانم تێدا باس کردووە و زۆری ئەو کەسانێک کە کیتۆیان کردووە ینی هیچ قازانجێکیان نەبووە بۆ من لە ڕووی داراییەوە لە ڕووی معنەیەوە با بەڵام لە ڕووی داراییەوە نەخێر. بەشێکیش لەو کەسانەی کە کیتۆیان کردووە با ئەوانە لەگەڵ خۆم بە تایبەت کیتۆیان کردووە قازانجیان هەبوو بۆ من. بەڵام قازانجەکە لەو ئاستەدانیە کە تۆ باسی بکەی هەموو پرۆژەکە کۆ بکەیتەوە لە قازانجی تاکە کەسێکە. شارەزایانی بواری سیستمی کیتۆ جەخت لەسەر پەیڕەوکردنی ئەم سیستمە دەکەن بۆ دابەزاندنی کێش و تەندروست باشی بۆ مرۆڤ. بەڵام هەندێک شارەزای تریش بە پێچەوانەوە باسی ئەم سیستمە دەکەن و پێیان وایە کاریگەری نەرێنیشی لەسەر جەستەی مرۆڤ دەبێت. دڵشادنوەر، دەنگی ئەمریکا، سلێمانی.